کارون ڕحمان پرۆدیوسەر و پێشکەشکاری بەرنامەی بنکۆ یاخوا بەخێر سەحەتە تەندروستی باشم تۆ چۆنی گەیشتنە چ ئەنجامێک لەو بەرنامەیە ئەنجامێک کە دوازار کە لە هەر ماڵێک دەرەچووین پڕ حەسرەت و پڕ تراژیدیا و پڕ لە خەفەت ئەوەندە چاوەڕوانی کۆمسیاری باڵای نەتەوەی گرتوەکانیان کردو کە بۆ کاروباری پەنابەرانە UNHCR چاوەڕێی هەر کەسێکن لە دریاکەیان بە هەواڵێکی پێبێ بۆ چاوەڕوانەکانی ئەوان چووکە هەیە نەبێتەوەێتی ئێستا ماڵی ژینۆخان کوردی باشووری کوردستان کوردی ڕۆژهڵاتی کورد بەڵێ 14 ساڵە پەنابەرن 8 ساڵ لە سلێمانی بوون بێهیوە 8 ساڵ چونەتە تورکیا یعنی ئەوە 8 ساڵە لەوێن چاوەڕێی وڵامێکن 8 ساڵ بە 8 ساڵ 16 ساڵ لە چاوەڕوانی و پەنابەریە ئەو مناڵانە لە تورکیا لەدایک بوو ڕۆهان 11 ساڵە لە باشوور لە سلێمانی لەدایک بووە منداڵەکەی تر ڕێژوان تەمەنەکەی بە باشی برنەمە 4 بۆ 5 ساڵە لە شارێکی نزیکی ئەنقەرە لەدایک بووە دایکیان هەموو حەسەت و خەمەکەی ئەوە بوو کە ئایندەی مناڵەکانیان فەوتاوە بە جۆر لە جۆرەکانی و من منداڵەکەم ڕاستە ئێستا لە قوتابخانەیە بەڵام خۆی باسی کرد 1000 جارە پاڕێنەوە و سپاسیانەکەن کە منداڵەکە بمێنێت لە قوتابخانە بخوێنێت کایە بە چارەنووسی نەفەوتێ هێشتا بە هیوایان چوونە لەوێ ژیانێکی سەخت کاک پەیمان کە من هەستر وێنەی باسیەکەم هەڵەتە کە هاوسەری ژینۆیە باسی ئەوی بۆ کردەمەوە من کارەکەم لەبەروی سیگۆرتان نییە بیمەوەزنامە و بیما هیچ شتێکیان شتێکی وان نیە لەبەرەوە ئەگرێ زۆر جار خاوەنکار خۆی پێوتم فێڵی لێ کردوین لێ کردوین بە شێوێک تاوانە دەکات ئەم دۆکۆمنتانە بەدەستیانەوەی UNHCR 6 ساڵ ئەمەیان پێر 6 ساڵە پیانتون ئەکرێبتان نێرین بۆ وڵاتی سێم سەداوەکاریەکە داواکاری وڵاتی سێمە واتە ئەوان لە وڵاتی یەکەمی خۆیان کە پەنابەری سیاسیشن بە هیچ جۆرەوە خۆی بووی باسکردن ناتوانێت بگەڕێتەوە بۆ وڵاتی یەکەم لە وڵاتی دووەمن ئەڵێ ئەمنیەتمان تەواو نییە لێرش بەداخەوە ڕەنگە بۆوان وڵاتی چوارەم بیت چکە لە ئێران هاتوونەوە کوردستان و دیسان لە کوردستان بۆ تورکیا دیسان وڵات بێگومان واکات بەڵام بە حسابی خۆیان هاتن لێرەوە بگەنە وڵاتی سێم بۆ ئەوروپا ڕێک قسەکەی توێ سەر وڵاتی سێمان یانە بگەێنە چوارەم هەچەند دەتەوێت گوتەکان ئەڵێ وڵاتی سێم ناردن ماف نییە ئێم هەوڵین هاوکار بین کە ئەمان گەشتن بە وڵاتی سێم بەپێ ئەو ڕێکارانەی کە دیاریکراوە هەموو مافێکی هەوڵەتی وڵاتی تریانە بێ ئەمە ڕێکارەکەی کە بەپی UN ئێمە لە 4-5 ساڵی ڕابردووی پرۆگرامی بنکۆڵە کۆمەڵێک بەرنامی تایبەترمان ئامادە کرد و پێشکەشمان کرد سەبارەت بەوانی کە بە ڕێگەی قاچاق ڕۆشتن ئەوانەی ڕۆشتن 1 ساڵ بەر لێ ئێستا لە 23-24 حوتی 2021 کە لەناو جەژنی قوربانی پیرۆز بووینەوە کاتە شاهید بووین خۆمان چوینەوەی بەڕامێکمان دروست کرد چۆن ئەو منداڵ و گەنجی کورد کە بەشێکی زۆریان خەڵکی باشووری کوردستان وەڕانێ بن و هێشتا دایکی نامە بۆ منە نێرێ لە سێ ڕۆژی ڕابردوو نامەی ناردوو ئەڵێ هیچ هەواڵێکی بەڕێگەی یاسای ڕۆشن خەڵکی ڕانێ بوون سەدانمان کرد نامەکانی هەمی لێرەیە بەردەوام دوای 1 ساڵ هەموو هەفتەیەک نا بەڵام 2 هەفتە جارێ نامێگەنێری نامەی زۆر پڕئازار بە هیوایەک ئەم کوڕیان ناردۆ کە نەگەشتۆتە 18 ساڵ کە ئەمانش بحەوێنێتەوە ئەمانش بحەسێنێتەوە پارە ڕێگای یاسایەکە کە ئەمەیە کاکاروان کە لە بنکۆڵ بە دواتە سوتە کردو هەمان کارەساتە نایاسایەکەیە نایاسایەکە تراژیدیایکی زۆر قورسترا بە جۆرێک ئەمان کە چاوەڕوانن بەڵام هێشتا لەسەر زەمینن هێشتا لە ماڵەکان هێشتا لە شوێنەکان بحەوێنەوە هێشتا نامرن لە برسا با قسەی وە بکەین بەڵام ڕێگەی نایاسایی ڕۆشتن لە ڕێگەی دەریاکانەوە لە ڕێگەی ئاو لە ڕێگەی بەلەمێکەوە کەوا جێی 5 کەس نابێتەوە 30 کەسی تێکرێ ڕێگەی هاتوون هاتەکەیە ڕێگەی مردنە ڕێگەی مەرگە بەداخەوە کە ڕۆژانە بەردەوام شاهیدیەوە بین و هەر ئەمڕۆ بە پێی پەیجی فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق و جیهان کە دانراوە باسییان کردووە کۆمەڵک پەنابەری زۆر کە خەڵکی ئەفغانستان بوو نەکاری میکردستان چ وڵاتێک لەوێ زیاتر جگە لە پەنابەری سووری زۆر تەواو پەنابەری سووری 3,700,000 و شتێک یعنی 700,000 زیاترە کە لەوێن لە 2011 هەندێکیان کە ئەو کاتە 5 ساڵ بوون ئێستا 15-16 ساڵ پەنابەر تەعاملیان لەگەڵ دەکردن پەنابەر تەعاملیان بێگومان هەمووان وەکو پەنابەرێک تەعاملیان لەگەڵەکەیە بەڵام ئەوەی کە هەیە تا ئێستا پەنابەرانی سووری 200,000 کەسیان بوونەتە خاوەنی ڕێگەزلامی تورکی 100,000 کەسیان دەنگەیەن لە بەڕاوی بنکۆڵ لە کاتژمێر دەونی بێگومان زۆر ڕووکردنەوە وردەکاری زیاتریتیایە لە دوای پەنابەرانی سووری پەنابەری عێراقیە بە هەرێمی کوردستانیشەوە بە پێی ژمارەکان بەڵام پێنج شار من گەڕام ئامارێکی وردم دەست نەکەوت لە فیدراسیۆنەکان مەپرسی لە دەستگاکان مەپرسیم و ئامارێکم بنێ بۆ پەنابەران دەست ناکەوێت وەکو کارتێک بەکاردێنن ژێر بەژێر ڕاستی ئەکرێەوەیچێک بێت لە هۆکارەکان و ئەکرێ هۆکارێکی دیکەش
نەبوونی بۆ نمونە دەستگایەکی وا بەهێز بێت کە بە تەواوی ئاگەی لە دۆخی کوردان بێ لەوێ کە بزانێت بۆ نمونە کورد چ ئەوەی لە باشوور و ڕۆشتووە ئەوەی لە ڕۆژهەڵاتەوە چ ئەوەی لە ڕۆژاوە ئەوەی ڕۆژاوە لەگەڵ بڵێن پەنابەری سووری بەگشتی حسابەکرێن کە ژمارەکە 3,700,000 لەو ژمارەیە 300,000 زیاتری کوردن ئەوەشیان بۆ یەکلای کردمەوە بەڵام ژمارەی کوردان لە باشوور و لە ڕۆژهەڵاتەوە کە ئەچنەوێتە ئێستا دیار نییە بەداخەوە تراژیدیاکە زۆرە من ئەجالیرە بە باس تراژێدەکە بکەم باش ئێستا من کە نەمبینیەوە بە قسە بۆ خەڵک باسکەم ڕەنگە باوەڕکردن بە قسەی من زۆر ئاسان نەبێ بەڵام ئێوە لەو بەرنمەیە بە تەواوی بۆ بینەر شڕۆڤەی دەکەن کە کارێکی ئاسان نییە بڕیارێکی وا قڕزمەدە پێش ئەوەی بڕووی بەتاشید کارێکی ئاسان نیە هەندی چەند ناچاری وی لێکردن ئێستا یەکی لە دیمەنەکان ئەگەر نازانم دیار بێ بانەوەکەی نەڵم لە بەروی ناویشیمان نهێناوە یەکێکە لەو کوڕانەی کەوا تعدیل چییە تەنەکە چییە وەکوی کە لێرە وا ناوەبرێ وتی کێشەی کۆمەڵایەتی گەورەم هەیە تەنانەت ئەگەر بگەڕێمەوە کە سوکار و کەسی پلەیەکی خۆم ڕەنگە بمکوژن بە هیچ جۆرێ ناتوانم بگەڕێمەوە کە سوکارەکەی لەوێن تەنانەت بە جۆرێکی نەمامیان هەیە نەخاڵیان هەیە مام و دراوسەکانەکەن بە خاڵ و بە مام و بەوانیا مناڵی وت کە هیچ گوناحێکی نییە لە قوتابخانە تەنانەت لە قوتابخانەکەش منداڵەکانمان پێیان ئەو ترێت کەوا ئێوە یابانجین ئێوە بیانین ئێوە ئاوان بۆ جۆرە قسانێتە سەر بەردەوام ئەو مەسەلەی ڕەگەزپەرستیش لێرە لە گۆڕێ لە شارێک دانیشتون چاوەڕێن 3-4 جار ڕەفز کراون هەندێکیان بێئومێدی کوشتونی چەند پارە خەرج دەکەن لەوەی مەسەن ئەگەر ساڵێک بکەینە پێوەەر ئەوەی کە خێزانێکی وە خێزانێکی وا لە ژیانی سەختی دارایی و ئابووری ئەسەی تورکیا کە خەڵکی وڵاتەکە خۆی بەدەستگرانیەوە لە ڕەزالەتێکی قورسایە لە ژیانێکی ناڕەحەتایە بۆیە ژیان بۆ ئەمان قورسترە لە بەروی بیمی هاوکاریان دەکری لەلایەن دەوڵەتەوەیان هیچ هاوکاریەک نییە هیچ هاوکاریەک ئێمان بێ خۆیان بژێن ئەوە تا کارەکەن بەس هەندێکیان مافیان نەخورێ ئەوە تا کارەکەن بەڵام هەندێکیان وەگەوترێ کارێکەکەن ئەگەر هەوڵەتێکی تورکی بیکەکرێت دووقاتیەوە دەستی بکەوێت بەڵام لەبەرەوەی ئەم بیمینیە لەبەرەوە ئەو بڕەپارە باشە زۆری دەست ناکەوێت بەرامبەر ماندووبوونەکانی بۆیە ژیانیان بە تەواوی سەختە چەند ماڵێک لەم بەرنامەیە بەسەرکراونەتەوە کە گوزاریتری باسەکەن لە کاتژمێر 2.5 و بینەرانی شەڵا کە ئەیبینن و لە وردەکاریەکەی ئاشنابن هەریەکان چیرۆکەکەیان جیاوازە لەویتر بەڵام دوجار هەمویان چاوەڕوانن نەتەوەیە گرتوەکان بۆ وڵاتی سێمیان بنێرێ کە بەبێنی جۆرەکراونەتەوە کاکەڕان چەند لەوانە دوای ماوەیەکی کەم لە تورکیا یەکسەر چوینە ئەوروپا هەیە لە 5 بە پێی سایتی کۆمسیاری نەتەوەیە گرتوەکان خۆی UNHCR ناگەنە وڵاتی سێم بۆ ئەویان بۆ دابین ناکرێت ئەوان بیانۆکان ئەوەیە کە وڵاتانی وەرگر ئەوانت کەوا داواکاریان کەم بۆتەوە بەڵام من ئەو بەراوردی کە کردم جیاوازیەکی زۆر گەورە هەیە لە بینی ئەو پەنابەرانی کە بۆ نمونە پەنابەری ئۆکرانی بوون لە شەڕی رووسیا ئۆکرانیا پەنابەر بوون و چونە وڵاتانی دیکە پێشوازەکە زۆر جدیتر و گەرم و گورترەوە لەو پەنابەرانی لە ڕۆژهەڵاتەوە بە گشتی پێشوازیان لێکراوە ئەتر من لەگەڵ پارتی ئۆپۆزیسیۆنی تورکیا قسەم کردووە لەگەڵ سەرۆک پارتە قسەم کردووان ئەڵێن وڵاتانی زلهێزن بڕیاردەرن کە چێ وەرەگیرێ چۆن وەربگیرێ خەڵکی کام وڵانی لەلایەن وڵاتانی زلهێزەوەش ئەوانە وەکو کار بەکاردەهێن ڕێک ئەوە تەواوە ئەمە قسەی پارتە سیاسیەکانی تورکیایە بە ئەوە لەلایەک بدانین کوتا پرسیار بکەم بەرنامەی بنکۆڵ لە داهاتوو شتی دیکەی سەرنجڕاکێشتان هەیە چکە ئەو فایلێکی زۆر ڕەنگە قڕز بێ ناخۆش بێ مەترسیداریش زۆر تەواوە ئێمە هەڵبەتە هەر لە تورکیا دوو پرۆگرامی دیکەمان دروست کردووە لە ماوەی ئایندە بینەران پێی ئاشنابن کە دوو مەلەفی زۆر گرنگنییان پەیوەندی هەیە بۆ هەموو فێڵ و ساختەکاری بەرامبەر هەرتاچیشی بۆ نمونە باشووری کوردستان لەوێ بەرامبەرێکێت وەکو نەخۆش وەک قوتابی وەک بازرگان وەک گەشتیار کاچێتە وڵاتە تووشی هاتووە یەکێک لە مەلەفەکانە بابەتێکی دیکە بە هەدەردانێکی پارەیە کە لێرەوە کراوە لەگەڵ لە ڕێکەوتن لەگەڵ وڵاتێکی بەو جۆرە بابەتی ترمان هەیە بێگومانە چەند ڕۆژی داهاتووە لە بەغدا یەک دوو پرسی زۆر گرنگ باسەکەن لە بنکۆڵە و پرۆگرامی بنکۆڵ لە مودە 2 هەفتە جارێک ئەمە کوزانێرێک بۆ بینەران کە پەخشەکرێت لە جێ یەکێکی زیاتر و باشمان بە وردەکاریکی زیاتر تۆکی زیاتر تۆ مەلەوانێکی باشی لەو بەرنمەیە بەڵام دوای تو باسی مەلەوانێکی ناو ئاو دەکەم کاکەڕوان ڕەحمان پێشکەشکار و پرۆدیوسەری بەرنامەی کوردگەڵ بکەرەوە زۆر سپاس زۆر سپاس بۆ کاتی سەرچاو